ئایا کارتی دووبارەکردنەوەی هەڵبژاردن سوتاوە؟ کێ سوود لە دووبارەکردنەوەی هەڵبژاردن دەبینێت؟ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان دووبارە دەکرێتەوە؟ کێ لە دووبارەکردنەوەی هەڵبژاردن زیان دەکات؟ ئەوەی ئامادەیە بۆ دووبارەکردنەوەی هەڵبژاردن کام لایەنە؟ وتەبێژی پارتی دیموکراتی کوردستان لە لێدوانیشیدا ڕایگەیاند لە دوای هەڵبژاردنی پەرلەمانی عێراق وەک پێش هەڵبژاردن مامەڵە ناکەن. ئەگەر حکومەت پێبنێت ئەوە دەکرێت هەڵبژاردن دووبارە بکرێتەوە. ئەمە قسەی ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتیە وەک فشار بۆ پێکهێنانی حکومەتی نوێ لە دژی یەکێتی باز لە دووبارەکردنەوەی هەڵبژاردن دەکات. بەڵام یەکێتی ویلایەنەکانی دیکە چه زیانێک دەکەن لە دووبارەکردنەوەی هەڵبژاردن. ئەنجامی هەڵبژاردنی پەرلەمانی عێراق ئاماژەی ڕوونی تێدایە بۆ ئەوەی کە کێنەوانی زیان دەکەن لە دووبارەکردنەوەی هەڵبژاردندا. یەکێتی لە دەنگدانی پەرلەمانی عێراق ڕێژەی دەنگەکانی خۆی لە هەرێمی کوردستان بە بەراورد بە هەڵبژاردنی 2024 پەرلەمانی کوردستان هێنایەوە. پارتیش بەراورد بەو هەڵبژاردنە 20,000 دەنگێکی زیاد کردووە. یەکگرتوش دەنگەکانی بە هەمان شێوە زیادی کردووە. ئەم سێ لایەنە بە هەڵسانگاندنیان بۆ دوایین هەڵبژاردن کێشەیان لەگەڵ دووبارەکردنەوەی هەڵبژاردندا نییە. ئەوەی دەمێنێتەوە هەریەکە لە کۆمەڵی دادگەری و ڕەوتی هەڵوێست بە هەمان شێوە دڵخۆشن بەوەی هەڵبژاردن دووبارە بکرێتەوە، چونکە کۆمەڵی دادگەری بڕیاری ناچوونە پەرلەمانی داوە و هەڵوێستیش ئاستی دەنگەکانی بەرز کردوێتەوە. ئەوەی کە دژی دووبارەکردنەوەی هەڵبژاردنە هەریەکە لە بەریگەلوونەوەی نوێن، چونکە دوایین هەڵبژاردن شکستی گەورەی نیشاندان بە مسوەگەری لە حاڵەتی دووبارەکردنەوەی هەڵبژاردندا نەخشەی سیاسی لە هەرێمی کوردستاندا گۆڕانکاری تیادا دروست نابێت. تەنها ژمارەیەک لە کورسی لایەنەکان بەرز و نزم دەکەن. ئەوەی بە مسوەگەری کورسیەکانی زیاد ناکات هەریەکە لەنەوەی نوێ و پارتی و بەرێگەلن، کەواتە ئەو کارتی پارتی دەیەوێت دژی یەکێتی بەکاری بێنێت بۆ پێکهێنانی حکومەتی نوێی هەرێم کارتێکی سوتاوە و خۆی هیچ سوودێکی لێ نابینێت. بەڵام ئەگەر هەیە یەکێتی و هەڵوێست و یەکگرت و کۆمەڵ سوودی لێ ببینن.